نزیکەی 10 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان لە دۆخێکی ناسەخامگیری ئابووریدان بەهۆی ئەو ناکۆکیانەی لە نێوان هەردوو حکوومەتی ناوەند و هەرێمدا لەبارەی هەناردەی نەوت و ئابووری سربەخۆ و بابەتی موچە دروست بووە کە سەرەڕای بڕیاری دادگای فیدراڵی بۆ چارەسەر یەکجاری کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم ئێستا شەمپەرسە یەکلا نەبووتەوە و حکوومەتی ماوەسەرچوو جددی نییە لە چارەسەرکردنیدا. لە کاتێکدا حکوومەتی ناوەند ماوەی هەفتەیە کە داوای لیستی موچەی کردووە، بەڵام وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم کە دەکرا پێشتر لیستەکە ئامادە بکات و ڕاستەوخۆ بینێرێت، بەڵام کۆتایی هەفتە ڕاداستی کرد. بەم جۆرەش بەهۆی پشووی کۆتایی هەفتەوە چەند ڕۆژێکی دیکە وردبینی لیست و ناردنی موچە لە بەغداوە دوا دەکەوێت. لە کاتێکدا هەموو کاری وەزارەتی دارایی و حکوومەتی ماوەسەرچوو بووەتە ناردنی لیستی موچە بۆ بەغدا، کەچی ئەم کارەش ناکات. هەموو مانگێک درێنخستنی لیستی موچە و نەناردنی بۆ بەغدا ئەم ڕاستیە دووپات دەکاتەوە کە دەسەڵاتی هەرێم ناوێت کێشەکە بنبڕ بکات و کار بۆ ئەوە دەکات بابەتی موچە و کوچەکی برسیکردنی خەڵک لە دەستیدا بمێنێتەوە. بابەتێکی دیکە کە تا ئێستا وەکو لەمپەڕێکی گەورە لە بەردەم چارەسەری کێشەی موچە ماوەتەوە، چارەسەر نەکردنی لیستی موچەی پێشمەرگە و هێزانیەکانی هەرێمی کوردستانە کە بە پاساوی بابەت یاسای شینەتەوەیی داتا و ئاماری ڕاستەقینەی ڕادستی بەغدا نەکردووە، باهۆیەوە لەگەڵ ئەوەی کە موچەی مانگی 4 باهۆی جەژنی قوربانەوە درا، بەڵام موچەی مانگی 5 تاوەکو ئێستا نەدراوە و دیاریش نییە کەی دەدرێت. باپەی زانیاریەکان حکوومەتی عێراقی بەدگومانە بەرامبەر بەو ژمارە زۆرەی هێزی پێشمەرگە و هێزانیەکان و جگەلەبوونی ژمارەیەکی زۆری بندیوار هاوکات ژمارەیەکی زۆر چەکداری سووریایی لەسەر هەرێم موچە وەردەگرن کامەش بە پێچەوانەی دەستوری عێراقی دادەنرێت. گرفتێکی دیکە کە تا ئێستا پرسی موچەی بەناڕوونی هێشتووەتەوە و لە هەر ساتێکدا ئەگەر هەیە سەر هەڵداتەوە پابەند نەبوونی هەرێمە بە بڕیاری دادگای فیدراڵی دەربارەی با ئەلیکترۆنیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە بانکە فیدراڵیەکانی عێراق. ئەم بابەتەش پەیوەستە بەوەی کە دەسەڵاتدارانی هەرێم دانەوێت موچە هەمیشە وەکو چەکێک بەدەستیانەوە بمێنێت و دژی فەرمانبەران بەکاری بێنن. هەروەک بابەتی هەناردەی نەوت و ڕادەستنەکردنی داهاتی نانەوتی بە بەغدا بە هەڵواسراوی ماوەتەوە و هیچ بەرەوپێچوونێک لەسەر ئەم پرسە بەدی ناکرێت، بە تایبەت کە چاودێران پێیان وایە دەسەڵات بەم جۆرە قەیرانەکان بەڕێوە دەبات، بەم ئومێدە لەگەڵ تێپەڕینی کە داڵبژاردن لە عێراق بکرێت و پشکێکی زیاتر لە حکوومەتی داهاتوو بەدەست بێنێت. هەموو ئەو خۆتزیینەوە و یاریکردانەش بەکات لەسەر حسابی ژیان و گوزەرانی موچەخۆران و قوتی ماڵ و منداڵیانە کە هیچ کات حەزبەکانی دەسەڵات لە هەرێم بە تەنگیەوە نەبوون.